باش جەنگ و ململانەیە لە لوبناان و دەوروبەری لوبناان بەردەوامە. چەند جارێک ئەمریکا داوای کردووە کە چەک لە گروپەکان دابماڕێت بە تایبەتی لە حیزبوڵای لوبنانی و گروپەکانی عێراق. ئەم کێشەیە تا ئێستا بەردەوامە بەم بیانوەش ئیسرائیل ناوەناوە لوبناان بردومانەکە. لەسەرم تەوەرە من میوانێکم هەیە دکتۆر تارێق شەندەب پارێزەری نێودەوڵەتی کە لە بەیروتەوە لەگەڵمانە. دکتۆرم کاتت باش، ینی بەم دوایانە ئەمریکا و چەند وڵاتێکی دیکە داوای چەکدانانی حیزبوڵایان کرد، بەڵام حیزبوڵای لوبنانی چەکدانانی ڕەت کردەوە بەو هێشەوە ئیسرائیل بەردەوام باشووری لوبناان بردومانەکات. ئەمە ینی پاساو نییە حیزبوڵا بە ئیسرائیلێدا بۆ ئەوەی ئەو کارانە بکات؟ سپاسان دەکەم بۆ خۆتان و کەناڵە بەڕێزەکەتان و ئەو ڕوونکردنەوەی کە بەڕێستان پێتاندا. بڕیاری نێودەوڵەتی 1970 لەگەڵدا بێ کە دەڵێ پێویستە دەبێت گشت میلیشیایەکانی لوبناان چەکەکانیان ڕادەستی دەوڵەتی لوبناان بکەن. تاوەکو ئێستا حیزبوڵڵا ڕەتی دەکاتەوە چەکەکەی ڕادەستی لوبناان بکات و بەڵکو زیاتر لە ناو لوبنااندا دژی خەڵکی لوبنانی و دژی خەڵکی سوورێش بەکاردێنێ. ئێستا چی لە لوبناان ڕوودەدات لەگەڵ دوژمنە ئیسرائیلەکەیدا ئەوەیە کە دوژمنە ئیسرائیلەکەی بەهۆی چاڵاکی و تەدەخۆلی حیزبوڵڵاوە بەرامبەر بە کێشەکانی فەڵەستین هاتۆتە ناو لوبناانەوە. بۆیە ئەوان پاساویان داوا بە ئیسرائیل بۆ ئەوەی هێرش بکاتە سەر لوبناان و داگیری بکات لە کاتێکدا کە حیزبوڵڵا دەڵێت چەکەکانیان دانانێن. بۆیە داواکاری دانانی چەک لەلایەن حیزبوڵڵاوە داواکاری لوبنانیەکانە نەوەک ئیسرائیل و لایەنێکی تر. ڕاستە ئیسرائیل سوود لەمە دەبینێت، بەڵام حیزبوڵڵا ئەو لایەنەیە کە پاساو بە ئیسرائیل دەدات بەوەی کە ناوێت چەکەی دابنرێت. پێشتر ئیسرائیلی بردومان کرده بوو، لوبنانیش لەوە ئاگادار نەبوو. بۆیە دەبێت لوبناان ئەو چەکانە لەلایەن حیزبوڵڵا بەکاردێن یان لە دەرەوە وەربگرێتەوە. بۆیە ئێرادەی ئەمریکی لەگەڵ ویستی خەڵکی لوبناان یەک دەگرێتەوە و حیزبوڵڵاش ڕەتی دەکاتەوە کە چەکەکەی دابنێت و باشەکەواتە لوبناان خۆی ڕادەستی گروپە چەکدارەکانەکە یان داواکاریەکانی ئەمریکا جێبەجێەکە. لوبناان بە فەرمی لەلایەن سەرۆکی دەوڵەت و سەرۆکی وەزیرانەوە ئەوان ملتەزمن بەوەی کە دەبێت چەکە ڕادەست بکرێتەوە و ئەمەشیان کە لە گوتاری سیاسی وزارەکەی خۆیاندا ڕاگەاند بوو. حیزبوڵڵاش دەڵێت بە هیچ شێوەیەک ئامە ئەنجام نادات. بۆیە ئیسرائیلیش بە ناچاری لێ دەدات بۆ ئەوەی ناچاری بکات چەکەکانی ڕادەست بکات. ئەوانیش ڕایەنگەاندووە کە دەیانەوێت ناچاریان بکەن بەمە. حکوومەت ئەوەی ڕاگەاندووە کە لەگەڵ ڕادستکردنی چەکە، بەڵام ئایا بە شێوەیەکی جددی و ڕاست و دروست ئەمە جێبەجێ دەکات؟ پێم وایە هەندێک چاوپۆشی هەیە، هەندێک ساردی هەیە لە جێبەجێکردنی ئەم پلانە و دەبێ حکوومەتی لوبناان حیزبوڵڵا ناچار بکات ئەو چەکانە دابنێت. باش دکتۆر، لەو شەڕ و ململانەیە خەڵکی لوبناان باجەکەیەدا بە تایبەتی خەڵکی سنوورەکان کە هاوسنوورن لەگەڵ ئیسرائیلە، ئێسا لە لوبناان بڕیاری شەڕ و ئاشتی بەدەست کێیە؟ زۆر بەداخەوە بڕیاری جەنگ و ئاشتی دەبێت بەدەستی دەوڵەتی لوبناان بێت، بەڵام ئەوەی لە ڕاستیدا ڕوودەدات
بڕیاری جەنگ و ئاشتی بەدەستی حەزب اللهە لەلایەکەوە موشک بەکاردێنن بۆ نێوخاچی سووریا یان لایەنێکی تر. ئێستا دۆخەکە گۆڕاوە تاوەکو لە ئێستادا ئەو هێزە سەربازیەی نییە بتوانێت ئەمە ئەنجام دەر، بەڵام لوبنانیەکان سوورن لەسەر ئەوەی کە حکوومەتی لوبنان چەکەکان لە حەزب الله وەربگرێتەوە. بۆیە دەبێت ئەم بڕیارە بە دەستی حکوومەتی لوبنان بێت، نەک بە دەستی میلیشیا و حەزب الله بێت. بۆیە ئەمەش داواکاری هەموو گەلی لوبنانە. هیوادارین ئەمە ببینین بۆ ئەوەی وڵاتێکی بەتوانە ببینین. باشە، پێت وایە ئێستا لوبنان دەوڵەتێکی خاوەن سەروەری تەواوە؟ لوبنان دەوڵەتێکە سوپای تایبەت بەخۆی هەیە، بەڵام سیادەتەکەی بەسەر هەموو خاکەکەیدا ناشێت. تاوەکو ئێستا سوپای لوبنان نەیتوانێت بچێتە هەندێک شوێن لە نێوخاچی لوبناندا. دەبێت دەوڵەت سەروەری خۆی بەسەر تەواوی خاکەکەدا بسەپێنێت. کاتێک هەموو چەکەکان بە دەستی حکوومەتەوە دەبن، ئەو کاتە دەوڵەت دەتوانێت بچێتە نێو هەموو گونج و گۆڵانێکی و خاچی ئەو وڵاتەوە و محاسبە و لە پێچینەوە بەرامبەر بەوانە بکات کە یاساشکردن، بەڵام ئێستا نەخێر وانە. باشە، پێ وایە سەرڕای و هەموو زەبرەی بەر حەزب اللهی لوبنانی لە ماوەکانی ڕابردووە کەوتووە، هێشتا سوپا دەرەقەتیان نایەت بۆ جێبەجێکردنی ئەوەی کە لێیان داواکرێت؟ با بۆتان ڕوون بکەمەوە کە شتێکی سەرەکی هەیە لێرە. سوپا لە ڕوبەڕووبوونەوە نیە لەگەڵ حەزب اللهدا و هێزە ئەمنیەکانیش ڕۆژێک لە ڕۆژان بەرامبەر بە حەزب الله نەوەستاونەتەوە. ئەمەش هەڵای دەوڵەتی لوبنانی و سوپای لوبنانە. ئەوان ڕێگەیان داوە کە توانای عسکەری و سەربازی هەبێت لەوێدا و دەبێت ڕوبەڕووی ببنەوە، بەڵام ئەمەیان نەکردووە سەرڕای هەموو پێشرکاریەکان. لە ئێستاشدا لە سەروبەندی گۆڕانی دۆخەکەدا دەبێت ئەو میکانیزمەی کە هەیە کە ئەمریکا دایڕشتووە لەگەڵ فەڕەنسا و وڵات دەوڵەتی لوبنان دایانڕشتووە بۆ چاودێریکردنی دموجۆڵەکانی حەزب الله و جێبەجێکردنی کێشانەوەی چەکەکان لە حەزب الله دەبێت توانا بدرێت بە سوپای لوبنان بۆ کۆکردنەوەی ئەو چەکانە. ئەگەر بتوانێت بە فشاری نێودەوڵەتی، بێگومان ڕۆژێک لە ڕۆژان ئەو سوپای لوبنان ڕوبەڕووی حەزب الله نەبووتەوە، بەڵکو کەوتۆتە ژێر سیاسەتەکانی حەزب الله بە پێچەوانەوە. مەش باش، ئایا ئەگەر حەزب الله و گروپەکان چەک دانەنێن ئەمریکا چیەکات؟ ئەنی چووکە لە بیرمان نەچێ ئەمریکام داوایی لە عێراقیش هەبوو. من پێم وایە داواکاری کێشانەوەی چەکەکان داواکاری گەلی لوبنانە. وەکو گەلی لوبنان داوا دەکەین لە ساڵی 2005ەوە ئەم داواکاریەمان هەیە. لە ساڵی 1990ەوە کاتێک کە هەموو میلیشیاکان هەڵوەشێنرانەوە، بەڵام هەندێک پاساو هەبوو بە هۆی ئەوەی کە هەندێک ناوچەی لوبنان لەلایەن ئیسرائیلەوە داگیر کرابوو. لوبنانیەکان دەیانەوێت چەکەکانی حەزب الله دابماڵرێت. لە ماوەی ئاخیر دواییدا ئەمریکا لەسەر ئەو لەگەڵ ئەو داواکاریەدا وەستاونەتەوە و دەیانەوێت کە دەزانن کە حەزب الله هەندێک ناوچەی فەڵەستینیشی بردومان کردووە. ئێستا ئەمریکا لەگەڵ سوپای لوبنان کار دەکات و بە متوانای لەگەڵ حکوومەتی لوبنان کار دەکات بۆ ناچارکردنی دەوڵەتی لوبنانی بۆ شەخستە سەر حەزب الله بۆ ڕادستکردنی چەکەکانیان. لەگەڵیدا ئەو هێرشە ئاسمانیانە بۆ ئەوەیە کە سوپای لوبنان بتوانێت ئەو چەکانە وەربگرێتەوە. پێم وایە ئەمریکا
هیچ شتێک قبول ناکات لەوە کەمتر بێت بەڵام لە بیرمان نەچێت ئەمە بەر لە ئەوەی داواکاری ئیسرائیل بێت داواکاری لوبنانیەکان بێت وەکو وتم ئەوان بە هەمان شێوە بەشدار بوونە لەگەڵ لە کوشتنی خەڵکی لوبنان و سووریاش. باشە بەڕێز دکتۆر تارێق شەندەب پارێزەری نێودەوڵەتی لە بەیروتەوە میوانی ئێمە بووی سپاس.